ڤیانەتەش من نەگەڕیا بەسیمام بێ ئاومام شەفتاڵی و خنس بوو جان بێدەنگ جان بیان جان پارچە پارچە و دەستێمت کە لە بچێدا بێتتن بێخەومام ڤیانەتەش من نەگەڕیا ڤیانەتەش من نەگەڕیا نەها ئون و شێر و بەڵێ فەرموو ئەس هێویداوم بێ جارێز ڕاست بن. ئەوتەڵە بخێر پرۆگرام چێ کردبوو گوتبوون دوێهارێکی سەر سترانێکی سەر مەشعەل هەموو چێکێ و حیفە مخابن ئەمە باتش نەبیستبوو تەنگەزانە هەلبەستێکدانی وم ئاوازێک سەر چێکرد ئەس هیدیتکم گوت لێوە بێ ئەس تو گوتنە سەر وی جامیری نابێژم ئەس سترانە خۆ بێژم Saß bitte, da ist zu viel Bass drin. بیرو حسرتا ناسرانا زادیه لفاجارو کنده متات بغلنده کولان القامشلو چینات دنا أي شهيد مشعل رشد خقراند رشد خقراند الرصاص كيف نشبي رشل خقراند رشل خقراند رشل خقراند بوسر بستيان تخوني مالباوري مكرامن تخوني مالباوري مكرامن أي شهيد أي شهيد مشعل تركيز باسكار من النظام تتبع بالنقاش Thank you.